جەنابی کاک مەسعود سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نزیک بە 11 دقه تەلەفۆنمان کرد و تەلەفۆنەکە بە ڕێزی هاوخەمی بۆ ئەو گرژی و نەهامەتی شاری پارێزگارە حەلەبجە ڕادگەینا سەرۆکی حکوومەتێ تەکەس کردیا خەڵکی حەلەبجە هێژای هەموو جوورە خزمەتگوزاریانە. حەسەکێش بێ ئاوی هشک دبە وڵاتی دەبێژن ئەو باجا ناکوکیێن ئالیان بدەن. وەزارەتە ناوخۆیە ئیرانێکی ڕادگەینا لە گولانا ساڵا بێ هەلبژارتنێن سەرۆکاتیە ئیرانێ بەڕێوە دەچن گوهارتن دەیاسە هەلبژارتناندا تێنەکردن. سەرۆکێ بێلاڕۆسیا ژێ ترسا خۆ نیشاندەران بخۆ سەرپەرشتیا و لە کاریا جهێ مای ناخۆتکە دەدەستەویدا چەک و ئاڵاوێن خۆپاراستنێ هەن. ڕۆژ باش هێژان ژنەڤەندانوچان ئیمان دەرباز بە هاوڕایە. پارێزگارە حەلەبجە ڕادگەهینە سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê تەکەس کرد خەڵکی حەلەبجە هێژای هەموو جوورە خزمەتگوزاریانە و دەبێ باشتر خزمەتە باژار بکردن. پارێزگارە حەلەبجە گوجی مەسرۆر بارزانی تەکەزی لێ بجەهکردنە هەردوو پرۆژەیەن گرنگ لە سنوورێ پارێزگا حەلەبجەکردنە. یەک جوان پرۆژەیە پرات وەقەتە ژالیە وەزارەتە ئاڤادانکردن و ئەکنجی بوونێڤە تێ ئەنجامدان یەدژی پرۆژەیە ناوچە پیشە سازیە خۆراکە. دەستەوە بەرهێنانەوی پرۆژێژی ئەنجام بدە. پارێزگارە حەلەبجە گوجی ئامادەکاریان وان هەردوو پرۆژەیان دقونا غەڵداویەدانە و ددەمەکێ نێزدا و پشتی ڕێکارên ئیداری بەرێ بنیاتێ هەردوو پرۆژەیان لە حەلەبجە تێدان. بەڕێز دوێنێ جەنابی کاک مەسعود سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نزیک بە 11 دقه تەلەفۆنمان کرد و تەلەفۆنەکە بە ڕێزی هاوخەمی بۆ ئەو گرژی و نەهامەتی شاری هەڵەبجە دەربڕی و هاوسۆزیشی بۆ خەڵکی هەڵەبجە دەربڕی کە بەڕاستی خەڵکی هەڵەبجە شایستەی هەموو خزمەتگوزاریەکەن و پەیمانی ئەوەشیدا کە یەکەم سپاس بۆخوا لە هەڵەبجە توانراوە کۆنتۆلی وەزع بکرێ بەبێ ئەوەی ئەو کەسی کە ببەرد ئەگرێ و ئەو کەسەشی بەردی بەرەکەوێ خوێنە لوتی بێ چونکە مەمووی خەڵکی هەڵەبجەن خەڵکی شارەکەن خەڵکی دەڤەرەکەن پێویستە ئێمە پارێزگاری لە وەکو یەک بکەین. بتوان بەڵێ بە تاکید ئێمە هەروامان کردووە بۆ ئەوی بتوانین هەم هەیبەتی شارەکە و هەیبەتی خەڵکیش بپارێزین و پێ لەسەرەوەدا ئەگەر ئێمە هەڵەبجە ئەبێ لای لێ بکەینەوە دوو پرۆژەی زۆر گەورە هەیە کە خۆتان داواتان کردووە. پرۆژەیەکیان ڕەبتی بە ناوچەی پیشەسازیۆیە کە 100 دۆلار زەویمان بۆ دابین کردووە بۆ پرۆژەیەکی گەورە لە بینی هەڵەبجە شارە زۆر هەورامان کە شوێنی استراتیژی زۆر باشی بۆ دیاریکرا و لە ڕێی بەڕێز کاک دکتۆر محەممەد لە پلاندا لە وزارەت ئەو کارەکانی بۆکەن. وزارەتی بابلین ئیسیسمار و بەرهەمێنان و پرۆژەی دومیشان بریتێ لە پردی تۆخۆت ئەم پردە لە سەیتەرەی هەڵەبجەوە واتە لە بازگەی هەڵەبجەوە بە کەمتر لە 25 دقه دەگەیتە سەر جادەی میرەدێ واتە جادەی میرەدێ بۆ دەربەنی خان. ئەمە ڕەبتێکی گەورەیە بە مەرجی سازانەوە لە سازانیشەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران. ئەم پرۆژەیە بای 10 ملیۆن دلار بەس لەسەر پردەکە کە پردی تۆخۆتی پێڵێن و ئەمە ئەگەر بکرێتەوە من هەلیکال ئەڕەخسێ و دەیان کە سوسەدان ئایلێشی تیاکە لێرە من چێشخانەکان مەکەونەکار لێرە چاخانەکان مەکەونەکار لێرە ئەوەی کە تەکسی پێتوانێ خەڵکیە بگەێنێەوە لێرە بابرین زیاتر ئەو شوێنە بێ بە شوێنێکی گەشتیاری بۆ یەکێکە لەو پرۆژانە کە هەم لە قازانجی حکوومەتی هەرێمی کوردستانە و لە قازانجی خەڵکی دەڤەری پارێزگای هەڵەبجە بە ناحەی سیروان بە ناحەی بابرین حتا بە مۆچکەچێ دەربەنی خاڵ و دیۆڕا و بە قەزای مرکزی قەزای هەڵەبجەوە هیوادارین ئەم دوو پرۆژەیە لە کاتێکی زۆر نزیکە چکە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت پێی لەسەرەوە داگەر ئێمە لە نزیک کاتە ئەبێ ئەو شتانە جێبەجێ بکەین. ئێمە سوپاسگوزاری خۆمان و سوپاسگوزاری هەڵەبجەیەکانمان بۆ ئەم کارە جوانی حکوومەتی هەرێم دەربڕین. مەسرۆر بارزانی ڕەوشە ئەولەهیە و تەندروستیە گەرمیان دگەل ئیدارەیە باژار گفتوگۆکردن بە پەیوەندیەکە تەلەفۆنی دگەل سەرپەرشتیارە ئیدارەیە گەرمیان سەلاح کوێخا سەرپەرشتیارە ئیدارەیە گەرمیان سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی ڕەوشە سنوورەی گەرمیان گوتوبێژ کرد. مەسرۆر بارزانی دەستخۆشی لێ بەرپرسێن دەڤەرێ کرد بۆ پاراستنا ملک و ماڵی گشتی و تایبەت ددەما دروستبوونا تەڤلی هەڤیە و ئێرشان لە سنوورەی گەرمیان و گوت وان بەرپرسیارانە ڕەفتارکردنە و هەوڵا پاراستنا مڵکی گشتی و خەلکێدانە. سەرۆکی حکوومەتی ئاماژە کرد بە مخابنیڤە هەن خەلک هەنە هەوڵ ددەن داخوازیان ڕەوایەن وڵاتیان بۆ مەبەستێن خۆیان سیاسی و کەساتی بکاربینن و خەلکێ هاان ددەن بۆ تێکدان و شەوتاندنا مڵکی گشتی و دەرخستنا تەڤلی هەڤیە. ئەف ڕەفتارژی بە تاوان تێنە هەژمارتن و پێویستە ڕێکارن یاسایی هەمبەر بێنە
وەرگرتن. دە هەمان پەیوەندیا دگەل سەرپەرشتیارە ئیدارە گەرمیان سەرۆکی حکوومەتێ ڕۆنی خستە سەر ڕەوشە نەخواستیا تەندروستی و کریزا دارایی گوت ئەڤانها هەی ji دەربەی خاستە حکوومەتە هەرێما کوردستانەیە و دەرباسکردنا vê قوناغê پێویستی بە هەماهەنگی و ئالیکاریە هەموو ئالیانە. خۆنیشان دەرێن کەلار ێرشی ئاڤاهەیە قایمقامیەتێکردن و نەخۆشخانەیە قەلاژی شەوتاندن. ji bilî birîndarkirina zêdetir ji 10 karmendên hêzên ewlekarî û polîsan. Zerarên bi mulkê giştî ketîn bi tenê li kelar zêdetirin ji 100 milyon dînarên Iraqî. ئەمە قایمقامێتی قەزای کەلارە و خۆپێشەندەرانی کەلار بەم شێوازە بیناکەیان سوتاندووە و زیانێکی زۆری مادیان پێگەیاندووە. ئەمەشیان نەخۆشخانەی قەڵای تایبەت بە هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنایە لە کەلار کە خۆپێشاندەران زیانیان بە ئێرش گەیاندووە. فەرماگەی تاپۆ کە فەرماگەیەکی زۆر حساسە گلەم سنوورە پەیوەندێکی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکۆ هەیە کە یعنی زۆر نزیک بوو لەوەی کە بە تەواتی بسووتێ ئەگەر ڕووی بدایەوە ئەو ژوورەی کە ئاگری پێکەهێشت و بە تەواتی بسووتایە ئێمە بە 30 ساڵی تریش نەگەشتینەوە ئیمڕۆ ئەو ئۆلایەت و ئەمانای کە هەمووی پەیوەندی بە ژیانی خەڵکو و بە بەوێر خەڵکی بە نزیکەی ئێمە لیژنەیەکمان بۆ بابەتەدا نابۆم بەسی دیاریکردنی زەرۆزیانەکان بە نزیکەی 100 ملیۆنە بێت بە ئۆتۆمبیلەکان و ئەو زەرۆزیانەی کە بەرد قایمقامێت کەوتووە. ئێمە لێرانە ئەوە خەڵکی جەژنانەچێ بۆ سەیران هەموو جمعایە بڕۆ و خۆتانە بین لەبانی سیروان و سەرتەک و ئەو شوێنە گەشتاریان خەڵک لە سەیرانە بەڵام ئێمە بێ هیچ عوتڵە و بێ هیچ ئیجازە شتێک لە دەوامی بەردەوام ئێرە مڵکی گشتیە نەک مڵکی حکوومەت و هەروە بێتەوە خەڵکێکی زۆرم شۆ لێرە بووە تەنانەت زۆر خەڵکێکیش ئۆکسسیژینیان دابەزیوە لە ترسا لەبرێ بەردێکی زۆریان وەشاندەوە بۆ خەسەخانە. کوڕە جوانەکانم ئێوە برازای منن برای منن کوڕی منن ئەم پۆلیسانش کە لای ئێوە وەستاون هاسین پارێزگاری لە ئێوەکەن ئێوە ئاپارێزین ئێمە گەرمانەوە تووشی تنوتیژی و خەڵەت و شتانە نەبن. هاوکات هەر لە خۆپێشاندانەکەی کەلار دە کارمەندی دەستگا ئەمنیەکان بریندار بوون کە هەشتیان کارمەندی پۆلیسی چالەکە مەدەنیەکانن و دۆخی سێ لە بریندارەکانیش لە ڕەوشێکی ناجێگیردایە. داوا لە قانونەکەین بەڕاستەکەی ئێوە ئەوان هەڵسیان چیەکە خەسەخانی قڵایان بەرامبەران کردێت جامی سیاری خەسەخانی ئاشکانوە ئێمە گەن نەبووینای بەڕاستی هجمیان کردە سەر تەواریەکەی کەلار یعنی ئەمە خۆپیشاندەران نییە ئەمە بەڕاستێک دەرە سیاری پۆلیسیان ستان پۆلیسی دامە تاوانی چیە سیاری بە قەرسەندووە قایمقامێت بەربارانەکە قایمقامێت هی هاوڵاتی خۆی لەکری هەموو دامە دەستگای حکوومەتیان بەرباران کردە بەڕاستەکەی ئەگەر خۆپیشاندەران وابێ بەڕاستەکەی ئەمە خۆپیشاندەران ئەمە تێکدەرانەیە سێکی یارەساییشیان بریندار کردە پۆلیسێکی محلیان بریندار کردە ئەو پۆلیسانەی من کە بریندار بوونە بەداخەوە یەکیان قاچی زەنگی بردووی سەر لە گەشایە یەکیان سەری شەقی بردووە حاڵی زۆر خراپە یەکیان دانە لوتی چکاوە بەڕاستەکەی تا ئیسە خوێنی ناوێتێتەوە دەست مزاحرەت چیوە من نەخۆشما پێ لە مردنایە ئێمە گەرەکوان ڕزگاریکەن ئەوان بەرمانتیەوە ئەوە حاڵە بە گوێرەی یاسا هەموو خۆپیشاندان و گردبوونەوەیەک دەبێت مۆڵەتی فەرمی بۆ وەربگیرێت و بەڕێکاری شارستانی و مەدەنی ئەنجام بدرێت بەڵام خۆپیشاندەرانی کەلار بێوەرگرتنی مۆڵەت خۆپیشاندانەکەیان ئەنجامدا و بە شێوەیەکی توند و تیژیش هێرشیان کردە سەر فەرمانگە حکومی و هێزە ئەمنیەکان. هەرێم جاف کوردستان 24 کەلار. بەلێهێژان دەربارەی ڕەوشە توشبووین ڤایرۆسی کۆرۆنای لە حەلەبجە هەروەها لە بەردەڕەش زانیاریان ji hevkarên xwe werdigirin. Destpêkê çima berdereş ku li wê derê herî dawî 34 kes tûşî vayrosê koronayê bûne. Rewşa berdereş çawa ye arî destpêkê? ام دنوا ریوبریا ساخلمیا قزا بردارش داد گلوین مسردان بردارش کریه ایروج بویا که کام بزانین بوچی دروژن در بازبوی ده هجمارا توجبویم ویروس کرونا بردارش باوا که چاواره نکری گلکی زیده بوجبر کو 234 کس لبردارش توشی ویروس کرونا بوم پیر 31 کس د دروژن در بازبوی ده کواته 65 کس لسنور و قزا بردارش توشی ویروس کرونا بون اول دمکی دا یعنی کو قزا بردارش د عالی خوی کرت ساخلمیه دا هندک
بویەکی یا لاواز جبر کو نەخۆشخانەی نەکارمەندێن وێن ساخلەمیێ ئەتکێ من ji بۆیەکی کام بزانین ئیدی li ber daraşê de çi pêngavek hayê te havêtin ji boyekê ka ev haletên tujbûna vayrûsê korona beriv kêmî ve biçin her dîsan bûçî beriv bilimbûnê ve çûn lêre Dikture Narîn Emer rêvebera saxlemiya qezaber daraşê digel min e Dikture spas bû vê derfetê mandûne bin erkê we gelekî yê berfire he û gelekên mandî bûn lê me behsavên dê bike bûçî li ber daraşê halet gelekî zêde bûn û hûn dê çi pêngavekî avêjin ku halet hindekî kêm bibine ve بشكي هم بخير هاتن سرچوا راستين فيترون كنا كي بدما جنابي كو يعني ابا فتره كزوره وكي قلتي بوركي جلا جراني كفتي سر ريفبريا سخلميا بردرش بوتشي اجري فيجي زفرتن كما ام كم قزاينا من خوش خانانينا يعني ام ناچارين وانا خوش ابي حالتي بما بوزاتيف درده كمان ام وكي قلتي هكا يعني وضعي واي تندرستي خرابتن ام ناچارين ورانا كنا نخوش خانه دوكي يعني جنا خوش خانه اكري راستي افا موكي زوره يعني وكي قلتي جمهوريتنا خوش روجانه زور تلتين افاجد بيتا بارگرانیه که سرمله وکی گویی کارمندیت ما سرمله شوفیرت ما يعني هندك جام وكو بيجن بلكي ام شفكي دا مثلا 4-5 اسعاف روانه دهوكي بكن افجي راسي بيتا بارگرانیه بوما و هر بوصه بو كارمنديت ما جي هندي يعني ام في وضعي دا ام وكي بيجن دا خازش خلقي خو هميت كاين كو بتر بيجيري بكن يعني ام توزعك جلا خراب داينانو ك بوشي تشكو نخوش خانه دهوكي هميا جهنم يعني وكو امتنا اقادر كدن نخوش خانه اكلي جهر وصل جهنم ما تشجه جنين البردرشي كو ام مثلا عزلكي تشي كاين بجا ام ناچارين او حالات مثلا ابي وضعي وبتشكي باش بيتن يعني عندك اعراض السيفيك اللي هبن وكي بيجي مايل سيمتوم هبن ام وانتيلنت مالت خودا جارانتين ببن بو ماوي 4 درجه بس افاجي هر بو تيمت ميت سخلميت بيتا بارگراني چكا خدينا كت ام بجنا ومثلا اعراضك وكي قلتي يد جوار الدفودر كتر بيوندي بتيمت ميت سخلمي بيتا كدن راستي وقال كارمندت ماجد في مويدا وكي قلتي يعني اوجي توشينا خوشي كورونا يبون وما بخوجي وكي قلتي يعني نقصه هيد كادري جدا بجا ام دا خازش خلكيت كان راستي يعني دفي فتره دا قال كاري كار بنقلما چكا ام توزعك قال خراب داينا ما نخوش خانانينا يعني هكا شو لك ضروري وانا بيتن در نكفن قرب بالغيه پیدا نکن و همه جوی که گوتی پیگیری رنمایی تندرستی پیدا کردن بله گلک سپاس بوده دکتور نارین عمر و برای ساخلمیان قضا بردارشه بله ایمان وگه کوتیتا گوتن ایدی ما پیشتر جاماجه پیداش برویه که کل بردارشه حتی وگاوه هیچ نخوشخانه که تایبت به نواندن نخوشان نینه ایدیش برویه که ساخلمیان بردارشه داخازه که گلک بجدی الحوالاتین خود که خوب بپارزن او دبیجن وگاوه اگر بیتو نخوش مد نو مالا دانه اگر وگاوه هم بکن بکن مچه جهنین لی بحوینین جبر کل دو که جهنم ال آکری نخوشخانه آکری بیشتر مجهین جبر که آکریش چه خانه تایبت نینه تنید نواندنا نخوش نورمالن دید وی عالی دار بتوی اواکی لبردارش داخواز خبارزه که زیتر لحوالاتیان تکرن حتی که حالتش دستوانات در نکون آری حسین بردارش بله اوین جخات دبینی روش بردارش گلک خرابه نخوش خانه تایبت بو چاره سرکرنا هلگرین کرونا نینن به مجبوری نخوشن خفرت کنه دهوکه جخا روش دهوکه جی نباشتره جیا هولره بزانم لحلبچه چاویه جبر کل بدره کمیا پیداویستین تندرستی هوج بو هلگرین کرونای هری داوی تندرستی حلبچه راستی کریزه که هاتو بزانم او کریز هاتا چاره سر کرن بتایبتی د پیوندیا افریقیا سرک وزیران دادگل ریوبریا حلبچه بحثاتیه کرن کو حلبچه هجای همو خدمت گزاریه که باشتره جین پیشتر بو هاتن اکرن بزانم چه پلان هیا جبو چاره سر کرن او کریزه تندرستی لحلبچه بەڵێ ئیمان بەشێک لە پەیوەندی تەلەفۆنیەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بەرزانی لەگەڵ پارێزگاری هەڵەبجە لەوەیە بووە کە لە دۆخی تەندروستی ئەم شارەی پرسیار کردووە بۆی کە دڵنیا بێتەوە لە دۆخی تەندروستی و ژمارەی توشبوانی کۆرۆنا دەبینین ڕۆژانە و پشکنینانی کە ئەنجام ئەدرێت لە پارێزگای هەڵەبجە ژمارەیەکی ئەجگار زۆر لە هاوڵاتیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان ئەمە شۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ پابەندنەبوونی هاوڵاتیان لە نێو پارێزگاکە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا لە پارێزگای هەڵەبجە 40 پشکنین ئەنجام درراوە لە کۆی ئەو 40 پشکنینە 11 توش بوو تۆمار کراوە و 31 کەسیش لە پەتاکە چاکبوونەتەوە من دەمەوێت لەسەر دۆخی تەندروستی بەگشتی لە پارێزگای هەڵەبجە لە وتەبێژی تەندروستی هەڵەبجە دکتۆرە شاناز نەقشبەندی پرسم سلااو لێ بە دکتۆرە ئەگەر پێمان بڵێیت ئێستا دۆخی تەندروستی هەڵەبجە لە چه ئاسێکدار
سەرەتا بەخێر بێن ئاماری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە ڕووی لە هەڵکشانە بەتایبەتی وەک ئەیبینین کە لە ڕەو ڕاگەیاندانەی کە لە دوو ماوەی هەفتەی ڕابردوودا ڕاگەنە لەلایەن وەزارەتەوە ئەو پشکنینانەی کە لە هەڵەبجە ئەکرێت لە 150 یاخود زیاتری ئەوانەی کە پشکنیان بۆ کرێ حاڵەتەکان پۆزیتیڤ دەرەچن. لە نێو نەخۆشخانەی وەفایە کە ئێستا ئێمازین تایبەتە بە کۆرۆنا دۆخی توشبووان چۆنەوە چەند توشبووی لێە؟ بەڵێوە کەسانین کە ژمارەیەکی زۆر کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنامێ بەڵام ئێمە تەنها ئەو کەسانەی کە پێویستیان بەداخەڵبوون هەیە لە نەخۆشخانەکان واتە سیستەمی کارەنتینکردن لە هەڵەبجە بوونی نییە تەنها ئەو کەسانی کە باری تەندروستیان ناجێگیرە پێویستیان بە ئۆکسیجینە پێویستیان بە چارەسەر هەیە لە نەخۆشخانەی وەفا داخلیانەکەین بۆیە ئێستا 17 نەخۆش داخەڵبوون کە 8یان لەژێر ئۆکسیجینن و 3یانیشیان باری تەندروستیان زۆر ناژێگیرە. دکتۆر شانازە گەر پێمان بڵێت ئاماژە بۆیە لە ماوەی 2 هەفتەی ڕابردووە ئامارەکان بەرەو هەڵکشان چوون ئەم هۆکارە بۆ چێگەڕێن؟ هۆکاری سەرەکی لە ڕابردوو لێ پابەندەبوونی هاوڵاتیانە بەداخەوە ئێمە بەردەوام ڕێنمایی تەندروستی بڵاوەکەینەوە هیوادارین کە هاوڵاتیان هاوکارمان بن لەم دۆخەیە کە ئەزانم دۆخێکی هەستیارە ئەزانم هاوڵاتیانیش بێزار بوون بەڵام پێویستە پش و درێژ بن پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن تاکپارێزی بکەن بە تایبەتی خۆیان زۆر بە دوور بگرن لە شوێنی قەرەباڵخی. شاناز نەخۆشبەندی سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ ئیمان تاوکو ئێستا لە پارێزگای هەڵەبجە 2600 پشکنین ئەنجام درراوە لە کوی ئەو 2600 پشکنینە 755 توش بوو تۆمارکراون و تاوکو ئێستا 678 کەس لە ڤایرۆسەکە چاکبوونەتەوە بەڵام ئەم ئامارانی دوایی و لە ماوەی ئەم 2 هەفتەی ڕابردووە ڕووی لە هەڵکشان کردووە بەهۆی پابەند نەبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکان. ئەڤیناتاژ هەڵەبجە هێژان لە کەرکووکێ دەرچوێن کولیژان دە زیاریên زانینگەها کەرکووکێ بەردەوام من لەسەر خۆپیشاندانên xwe rêya serekeya ku çîta avahiyê parêzgehê jî daxistin hevkarên sûran kameran ji wê derê li gel min de ev ne cara yekemîne pêştir derçûyên nojdarî pizîşkî ev care enda ziyarî pêştir nizanim çend beşên dî bin xweپîşandan kirine hemû jî bêder encam bûne bizanim daxistina vêreya ku çîta parêzgehê de çi bixerabîne çi der encamekî ئیمانەمانە چەند کۆبنەوەیان کردووە لەگەڵ نوێنەرانی کورد لە پەرلەمانی عراق لە تورکمان لە عەرەب لەگەڵ پارێزگاری سەرپێنراوی کەرکووک لەگەڵ کۆمەڵێک بەرپرسی ئیداری و کۆمەڵێک پەرلەمانتار زیاتر بەڵێنەوەیان وەرگرتووە کە دابمەزرێن بەڵام تا ئێستا بەڵێنەکان تەنها کردارە بۆیان تەنها قسەیە بۆ ئەمانش دەڵێن کە ئێمە کردارمانەوێ و ئەمڕۆ فشارێک ڕێگەی سەرەکی بەردەم بینەی پارێزگایان داخستووە 22 ڕۆژ لە خۆپیشاندانەکانیان بەردەوام مامانە دەرچووی بەشیان دازیارین لە زانکۆی کەرکووک بە هەموو بەشەکانیەوە بەشی بیناسازیە بەشی زراعەیە کۆمەڵە بەشی دیکەیە کە خۆیان لێرن با گفتوگویان لەگەڵا بکەم کاکرە بەربەی تێرە یەکێکە لە خۆپیشاندەرە کوردەکان لە نێو خۆپیشاندەراندا 22 ڕۆژەوە بەردەوام من چی بەڵێنێکتان وەرگرتووە؟ بەڵێ ئێمە کۆتا بەڵێن پێمان دراوە دوێنێ بوو نوێنەرانمان لەگەڵ محافظ لەگەڵ پارێزگار کۆبوونەوە کەوا پارێزگار بڕاتێک بەخاو داوای دەرەجاتی وەزیفی بکا کە ئێمە ژمارەمان 800 زیاترە ئیتر دەبێت لەگەڵ سەرۆکۆزیران کۆبێتەوە تاکو بڕیارێک لەسەر ئەو بابەتە بدا ئێمەش بەردەوامین پێیمان ڕاگەیاندووە بەی شێوەیە بە شەو بە ڕۆژ لێرەین ناڕۆینەوە تاکو وەڵاممان نەدرێتەوە بە شێوەیە کردار دەمانوێت بڵێ لەگەڵ ئەوانەی دیکەش قسە بکەم کاکەژار ئێوە ئستا ئەبینین ینی خۆپیشاندانەکان ڕێگەکان داخەنۆک فشارێک بۆی کە بەدەم داواکاریەکانتانەوە بێن بەدەم داواکاریەکانتانەوە هاتوون وڵی تا ئێستا بەدەم داواکاریەکانمانەوە نهاتوون بۆیە ئێمە هەوڵەدەین ڕێگای تر بدینە بەر ئەویش بڕینی شەقامەکانە گرتنیەتی بە شەو بە ڕۆژ بۆ ئەوی وەڵامێکمان بدرێتەوە و فشارێکیان لەسەر دروستکەین بەڵام تا ئێستا هیچ شتێک نەبووە تەنها قسێ و تەنها وعدە و هیچ شتێکیان دیار نییە بەڵێن هەیە هەر قسێ و کردداری نیە هیچی کردداری نییە دەرچی چه بەشێکی لە ئەندازیان من هەندسەی کیمیاوی بڵێن لە تکری کردووەوە 8 ساڵە تقریبان ئەوە 8 ساڵ ڕێکە ئێمە لە 2019 لێرەین چەند جارێکی تر دەرچوومان یعنی هەروە بە شکل متفرق بەس ئیتر لە جەژنەوە لە ڕۆژ شەمەی جەژنەوە بڵێن لە عەرەفاتەوە ئێمە لێرەین و حتا ئەمڕۆ هیچمان بۆ نەکراوە طبعا گەنجمانەیە لەسەر ئەو شارعا خەوێ ئەگەبی ئێواران لەسەر جاداکە بخەوی یەک گەرمێکە و تەبلیتە یانەوە تا خۆمانش بێ پێستەمان سوتا
صراحة هیچ استیجابەیەک نییە. لەبەرتان کردووە دەتانێ ممارەسەی مهنەکەی خۆتان کەن بەڵێ ئەمە شتێکی هین خۆمان یعنی هین سەلامێ دوایمیش یعنی ئەزانی چی بێزار بووین سەراحەتەن بێزار بووین گەرەکمانە بێنە یعنی بێنە استیجابەیەکمان بۆ بکەن حتا کەی وا بمێنیم ئەوەی داواکارین زوو بە زووکاترین یعنی حالێکمان بۆ بدۆزنەوە دەست خۆش بەخێوی. ئەمانە کۆمەڵێک ینی دەرچوون کە خۆیان دەڵێن ژمارەیان نزیک 1000 دەرچووە و لە هەموو بەشە ئەندازیاریەکانە لە زانکۆی کەرکووک داوایەوەکەن کە دابمەزرێن ئەمانە بە سود و ڕۆژە لەسەر ئەم شەقامن و داواکاری سەرەکییان تەوان دامەزراندنە کۆمەڵێک بەڵێنیان پێدراوە بۆی کە شوێنی خۆپشاندانەکەیان چۆڵکەن بەڵام تا ئێستا شوێنەکان چۆڵ نەکردووە و ئەو بەڵێنانە لەلایەن ئیدارەی کەرکووکەوە پێیان درراوە لەلایەن پەرلەمانتارانەوە پێیان درراوە کە وەزیری نەوت بێتە سەرخەت و داوای کردووە کە ئەگەر موازنەیە قرار کرا موازنەی عراق ئەوە پشتیەمانە بێ لە دامەزراندن بەڵام تا ئێستا دەڵێن کە پێویستە کردار ببینین نەقسە بۆیە بڕیان بە بەڵێنەکانیەوە دەڵێن هەفتەی داهاتوو خۆپشاندانەکانمان دەبینە نێو بینەی پارێزگای کەرکووکەگە بێت و داواکاریەکانمان جێبەجێ نەکەن. سۆران کامەران ji Kerkûkê di nava derçûyên kolîjan de ziyarî û narazîbûnên wan hemberî da nemezirandinê. Derbarê dawî rewşa navçeyên sinûrî yên Zaxo bi taybetî ku ev demeke şer di navbera PKK û artêşa Tirkiye da bê navbere ziyaneke zêde gihiştiya welatiyan û helbet xwezaya navçeyê jî ji bilî ziyanên canî xelek derbeder bûne di vê demsalê da ku dema komkirina berhemê keda salekê ye xelek ditirsin bi giştî ji vê mijarê ji batîfa hevkarê xwe İslam Yusuf werdigirim herî dawî topbaran li ser navçeyê berdewam dikin İslam جبلی توبارانا بردام لسر گوندن سنوریین دورا زاخوی مانی روش گشتی وی رده حتی که اپراسیونا ترکیه بردام او تی ناوا گوندان جدا یعنی بمش بپیانتن و چنده جی او نواستیاینه بلکو خانیین 4 ولاتیان جی دناوا گونده بانکه دا تقان دینه هر تخت کرینه به چنده جی یعنی ضرر و زیان مازم بر خلکی کتینه او خلکی کو خل دناوای گوندی دا بویا تبلی کرداریه بویا هاتینه نوازا خدا و بوینه کردار یعنی برین هاجی من لدوان جوان ورگرتی یعنی براستی جی بتنه گرید دستوان دامایا او داخوازا قربوه دکن جبر کرا و شاوان گله که نالباره گهشتی و ردای کوخوانی لبینه تقاندند گل مدا دلشیر عبدالستار ربابل نحیا با اتفاعیه که دلشیر اگر تبون بحث بکی ولاتیم که بریاد من لدوان پیکرین بتنه گیری مایه دسته واندنی خانی وان نوا گوندی داشلای ترکیه و هاتینه تقاندن اف چه مجاره چه هیا؟ زور سپاس بله روژا جمعی بی که پیاده لشکر ترکیه هاته و دوره و گونده بانکا بینی گودنی 3 مال تقاندن و مالک جبرخ و هر وصف اگر هندی حزبی او تینتیا مالک دیجه هاته هر فوندنی بینه 4 مال بله روژا جمعی بی سپیده سعشش و نی بی سپیده بی جارک دی زغرینه و جید خوبه باشه یعنی او هاتبی نواگوندی ترکیه بخواه هاتبی نواگوندی و پیخمدی چه خانیان ولاتیا تقاندن؟ بله اوانو که چه اگر به چه مقصد به پقاندین 3 مال پقاندن او مال جیت هاتی نزا خونو که او گلیا دیتر جی او چود کریا و جامریکو برق و مالوی هاتی پقاندنه مالوی او زور ضرر و زیان بکت حالی زور نخوشه او برینو که از بجیم تا چاپی گفته جگل کرد بله هم حول دین که هم بشین هاری کاریوان بکن ریکا اداره هم چتاکی با هم بکن چاره سریه که با هم بکن چیزی گل از ضرر من بوینه او بیستانت وان آجی گل که بیدت وان ضرر من بوین نفس روزی بس افغانی آجی کو برچاف خود نتقندنی برچاف خلق دیجی گوندیج کو خلق دیج ده حتی نگم گود نه هادی بردانی طبیعی ده نه بس اف مال دهنده که هاتی نشانه بری بجیم باشه دلشر افریقا از بارم اپراسیون دو حیوانه روز در باز کردن و هشت از بجم تو باران بردوامی جهه شاید دیجل سنوری و تو باران های سپیده هبی افریقا گونده بانی که و هر وسال پیر بلا اولها 4 سال دو هلیکوپتری دا باشی کوب دوشکی هر وسال دینا دوشکا هلیکوپتری و 4 سال دینا پشتوان هر دو گونده افرو سپیده دست بگه و تا گفت چند گوندل سنوری و هاتنا چول کردن و چه ضررین گیانی ها بوینه؟ ضرر گیانی نبوینه با ضرر مادی زور زورن دو گوند هاتی نچول کردن من بریم که جهری اشارت گر جای پیدایی اوله و کشانی هر دو هاتی چول کردن هندمال جی اوش بانی که جو جهاتن نیف چول بیه همین چول نبیه
كهرباء الويري هاتيا بريني هندك رخاقي ورخاقي ما تشيكي دياك وجهي مطرسي هندك جهاتانو كنشونا بچن او جي امي حول دين كويري چاره سر بكين او جهي هاتي كهرباء اون جهاتيا بريني ديتا تشيكرني افرخ ديتا تشكي دو جناح نمشين بيجين بانك ابني خلقك تداو كنجيا نبردايا ان شاء الله هندي بشي نبردن اللهم نچاربن بردن حتى انو تهديه كريا دروجه بشتيش جمعي ورا باشترا ويري رخي منين جيك باشتري بيك و شويري چونا گنده منين سردادره بانكات سريج سردادره پاشي چونا جهت خو کو تزانينا چونا سريچيا اولش كره تركي هاتي نمال واندورا بس افرخ جمكير كي و بيربلا افله خطانو كو جوديارتون ديسان نشم چنا نف حردت خو نف جينيكو باغو بيستان خو افداني هر ديزا ماينا نشن جه مطرسيه و ماجيك يغوتي اونجاري نچن حتى شان روج دي تنابت وضع ارام تربتن زۆر سۆسکاک دەچێت ئیمان ڕاوشەڤەیە ئەگەر هەتا دهی ترس و تۆباران بتەن ئیرۆ گەهشتوی ڕادای کوخوانیان وڵاتیان سڤیلژی دناوا گونداندا بێنە تاقاندن و ئێدیا و تەڤلی ژیان باشە ji bilî hatina bi piyade ya artêşa Tirkiye li navçeyê îslam li vû tevgerên pekekî hene yanî xelkê asayî dikare wan bi çavan bibîne yan jî pêkdananên wan li pêş çavên xwe ji bo nabûyê hêjetê navçe tê tûbarankirin herî dawî sêxanî هاتنە هەڕفاندن لوی گوندێک و مەبەحث لێ کرد سێ خانی هاتینە تەقاندن هەر شەش گوند لە هاوردورێت هەف هەنە دوێ دەرێ نەبتنە li vû tevger berk û rîbrîbûn ji dinê vera pekekê û leşkerê Tirkiya da li wê derê çêbûye êdî lewra ew der jî bi tundî ji layê hem balafirên cengî ve hem bêjin helîkopterên apatçî ve hem jî bi meş jî leşkerê Tirkiya operasyonê li wê re encam dide û heta gehewî radeyê kuxaniyan jî bitaqîn. Baş e yani em dikarin bêjin heta pekekê pêş dat dihê Tirkiye jî dide dû şopawan ji bo armançkirinê êdî xelkê sivîl li navçeyê zerar û ziyanê sereke dibînin. İslam Yosef ji Batî. Hela kiça Kurda êzidiya pêştir hevjîna Amerîkê Daişê bû piştî ji destê Daişê hatiye rizgarkirin gihişte nava kesûkarên xwe. Pêştir hemberî radestkirina dîlekê Kurdê serbazê Iraqê wî Emîrê Daişê ku hevjînê Helayê bû daxwaza radestkirina Helayê kiribû. Lê niha û piştî zêdetir ji 6 salan. Hela vegeriya şariye û ew bi ava spî hate şuştin û dayîka wê bi vegera wê gelek dilxweş bû got bihîvî me. Rojekê ji rojan birayên wê jî vegerine ve baweşa me. پشتی 6 سالên çavarêbûnê û dibara doxekî sext û dişwar da hela geş nava kesûkarên xwe da û di hembêza dayîk û birayên xwe de şad bû. Hela di demê hatiye girtin temenê bi tenê 11 sal bûn û çend salan li qeza hewêja bi ser parêzgeha Kerkûkê ve li ba Daişê girtî bû dibin zordariya wan de. Hela توشي همونا خوشيان بويا. أنا اليوم كلش فرحانة جيت هذا المكان لالش وجيت أهلي يعني كردستان. هواي فرحانة اليوم شفت أخويا وأمي وأهلي ويعني بعد الصعوبات هواي يعني. أي والله ما لأخذ يابا هزار جاري وكجام مقشتمي وزكيف خوشي وما لأخذ يابا وما لها مواجهش مرة تشتكري ما لها موابا أي بخذ يسيكور مباب معنا وغير تينمي وخذ قال لك معنا يخسرين ما هيش قال لك معنا سيكور مخورتو باب معنا وخذ تين معنا وقال لك ما هيش يخسر معنا هي خذ كن ما بقرين ودلي ما خوش بي جواتا روحانيا يزديان هەرکەچێک ڕزگار ببا لە پەرستگارالش بە ئاواکانیا سپی مۆردکن و جارێکدن لەناوا جەواکە ئێزدیاندا بە پیرۆزیتی قبولکردن. بڕاستی بەلکی ڕۆژێ بسادا خەڵکێمە ئێزدی تێت کەچ و خۆرت و ئەو لێ ئەvە بسەر هەموایە کەفتیە و وەکو شتێکی پیرۆز بەرچاوێمە ئەمن بینین بێ کەچێ پشتی چەنگ و زۆری لێ هاتیەکردان نە ڕەزاخۆشی چۆینە پشتی vê جۆر و جەفاریتی هەندە ساڵە خاطرە ئێزدیاتی وساب سەریەوان هاتی ئەمژی دێ خزمەت داوێکەین و وەکو شتێکی پیرۆست بەرچاوێمە بێت. حکومەتە هەرێما کوردستانê û rêxrawên cemawerî hemû hewlên xwedayîne ku ew keçên yên heya niha bêserûşûn wan jî mîna helayê rizgar bikin. Ev rûke helaxanê ji peyameka ciwan bi wana heye ku hemî
بشين جارك ديتر بزفرنا بآخاخو بزفرنا بأصلخو وأبيا يا درست أو برامبري أو ظلم زورداري أو ظلم وبسري وان دهات يكرم براوستنا وجارك ديتر الهرجة هبن بين باوشا كمالجه وجفات خيا أصل كو إزديا هي بيا سركفتني بوانات خازين دما داعش بتريا شنغال كنترول كري جمال باتا حلال ناحية غير عزير جو قبل دا شنغال دوازه کسو کارین هات من راباندن و هشتا بابو سبران و چارنی بسه وان ندیارا پشتی بدیدنا هندک جمال باتا خوشاد بوی دنیا لپچاوین می وابونو جیانک نو بورین دورج هزارین داعشه لهشتا 2873 کس جزتیان ماینه بسروشون مهرشنگاری کردستان 24 پرستگاه لالش نخشلین مایجی بلالش نورانی كيف خوش و دل خوش من هجان درباري روشا تندرستيات شومان تيفور محمد جد شومان دقل مدا بزانم روشا تندرستيات شوايا تيفور ئێمە سڵاو لێبێ دیارە کەمێک بەر لە ئێستا لە قەزای ڕواندز بووین بە دوواداچوومان کرد بۆ دۆخی ئەو قەزایە تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا لەوێ دۆخەکە باش بوو بەراورد بە سۆران بەو پێیکە داکو ئێستا تەنها 86 حاڵەت توش بوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕواندز تۆمار کراون تەنها یەک حاڵەتی مردن هەیە ڕواندز دۆخی زۆر باشە بەراورد بە قەزاکانی دیکەی ناوچەکە بەڵام ئێستا لە چۆمانین هاتوین لێرە بزانین دۆخی قەزای چۆمان و دەڤەری باڵەکایەتی بەگشتی چۆنە لەگەڵ بەڕێز دکتۆر ئەحمەد حەسەن بەڕێوەبەری تەندروستی چۆمان قسە دەکەم دکتۆر سڵاو لێبێ لە ڕواندز بووین دۆخی ڕواندز زۆر باشە سۆران خراپە بەڵام چۆمان دۆخی چۆنە دوایین ئامارەکان لێرە بەچی گەیشتون بەڵێ سەرەتا بەخێر بێن لە ئێستادا ژمارە توشبووان بەرز بۆتەوە بۆ 109 حاڵەتی پۆزتیڤ و لەبەرەوەی ئێستا ڕێ بە گەشتیار و یاخود بەو کەسە نادرێت کە لە دووی کۆماری ئیسلامی ئێران ماونەتەوە و ئەو هاوڵاتیانەی کە ڕێگە پێدانیان هەیە لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوانەش داخلە بنێمە ڕۆژانە پشکنیان بۆ ئەنجام ئەدەین ئەوانیش لەو گەشتیارە و یاخود لەو هاوڵاتیانی کە داخل هەرێمی کوردستان بوون 44یان ئەوانشان حاڵەتی هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنانە و 143 چاکبوونەوەمان هەیە و دوو حاڵەتی گیانە دەستدانمان هەیە و ئەو هاوڵاتیانە کە پشکنیان لەوکرێت ڕۆژانە لە سنووری نێودەوڵەتی حاجمەران چاوەڕێ ئەەکەن بەڵێ نامیان لێوەرەگیرێت تاوەکو پشکنینەکانیان دەرەچێت و پاشان ڕەوانەی وڵاتی خۆیان ئەکرێنەوە باشە دکتۆر لە دوومانجی ڕابردوو چۆمان بەراورد بە قەزاکانی دیکەی مێرگە سۆر سۆران ڕواندز لە خراپترین دۆخیدا بوو ئەو ئامارێت تو ئێستا ئاماژەی بۆ دەکەی دۆخێکی باشە ئەو دۆخە باشە بۆچی دەگەڕێتەوە بەڵێ ئەو دۆخە بۆ ئەوە گەڕێتەوە کە لەو کاتێکی ئێمە لە حاڵەتێکی زۆر کوبڵی سەختدا بوون یاخود بارینە ئاساییمان ڕاگەیان کەرەنتینمان ڕاگەاند ئەوانە هەموو هۆکار بوون بۆ حاڵەتەکان بدۆزرێنەوە و ڕێژەی توشبوانیش کەم بکرێتەوە ئەمەش وای کرد کە کێرڤەکە دابەزی بەڵام دوای ئەوەی کە جێژنی قوربان بەسەردا هات و دیسان بەرکەوتن و بەداخەوە کە شوێنە گەشتیارەکانیش کرانەوە هاوڵاتێکی زۆری شارەکانی دیکە هاتنە دەڤەری باڵەکایەتی کە مەشوای کرد لە ئێستادا خەڵکێک تووشی ئەم ڤایرۆسە بۆتەوە و لە ئێستادا پێویستە هاوڵاتیان زیاتر پابندی ڕێنماییەکان ببن و ئەمەشیان بە باشترین ڕێنمایی لە ئێستادا دوورکەوتنەوە یاخود زۆر نزیک نەبوونەوەی لێکتر و بە پۆشینی ماسکە ڕێز دکتۆر ئەحمەد حەسەن بەڕێوەبەری تەندروستی چۆمان سوپاس بۆ زانیاریەکان سپاس دەکەین ئیمان ئەگەر بەراوردێک لە نێوان چۆمان ڕواندز سۆران بکەین دۆخی چۆمانیش زۆر خراپ نییە بەراورد بە سۆران بەڵام هێشتا دۆخی ڕواندز لە چۆمان باشترە بەڕێوەبەری تەندروستی چۆمان ئاماژە بۆ دەکا کە ڕێگریکی باش کراوە لە تەشەنەکردنی ڤایرۆسەکە بەڵام جارێکی دیکە وەک ئەو باسی کردیارە حاڵەتی وا دەرکەوتون کە دۆخی ناوچەکە بە ئاراستەیەکی دیکەدا دەڕوا بۆ داوا لە هاوڵاتیان دەکا تا بکرێت خۆیان بپارێزن خۆیان لە قەرەباڵخی دوور بخەنەوە بۆ ئەوەی جارێکی دیکە چۆمان ڕوبەڕووی دۆخێکی خراپ نەبێتەوە بهیڤینە باشتر بیت تەیفۆر محەممەد ژ چۆمان حەسەکێ ji bê aviyê hişik dibe bi sedema qutkirina ava vexwarinê li bajarê Hesekê yê Rojavayê Kurdistanê ji aliyê Tirkiye û grûpên çekdarên bi ser ve her ku diçe rewşa miroviya xelkê wî bajarê xirabtir dibe welatiyên bajar ji neçarî dest bi kirîna ava vexwarinê kirine ew dibêjin bi kirîna avêra nagihin nikarin baca şer û nakokiyên aliyan bidin گروپên çekdar ev bêtir ji du heftiyana careka din ava ve xwarinê ya êzgeha Elûk got avê dide tevahiya bajarê Hesekê û derdora wê qut kir. Bi sedema qutkirina wê avê, welatiyên bajar ji neçarî ava ve xwarinê ji tankerên avê dikirin.
روژ بروژ بوهای و آوی زیده دبه بتایبت پشتی قدکرنا آوی به تمامی لسر وی باجاری. شفیر تنکران جی دبیجن روشا خلکی گلکی زحمت بویه دماکو او درباسی نوا باجار دبن خلک بری خود دنوان اجبوی کرینا آوی بگوت نوان اجبر بلند بونا پلین گرمه بوهای آوی پر رنگکی برچاو زیده بویه. هر 1000 لیتر آوی گوبر اینها به 2500 لیره سوری بو انها بویه به 5000. قاطعين مي تعلق ما في مي سدما قد كرنا آوا ويستقها علوك خلق بي آف مانا تبرس جكيج مالي دكات بيجا دلوبك آف لجمانينا ام بيرا ناقهن دوي چارا سريك جي خلقيرا ورديتن لآلیکی دجی ولاتی ددن خویا کرن گو او گلک ایش و آزاران دکشینن و ده هر شرکی ده او دبنا قربانی و باجاوی شری ددن. عم يصير صراعات بين روس كبار ململانيات دنا برا آليان دا ام باجاوي ددن خلقين هجار كز دنگوان ناكا خلق لباجار حساكي گلك ايش و آزاران دكشينن تو چارا سري جپرزگريكين مرا ناي كرن وحل مشاكلنا ما عم يصل. روشا خراب یاگونها خلکن باجار حسکه تدجین جوت ماها سالا درباس بوی و دست پیکریه پشتیگو باجار سرکانیه و اسکها علوک یاکو آویج باجار حسکه و تواهی در دوراوی را دابین دکر کتب دست ترکیه و گروپین چکدار و جوی دمه و حیانها ببردوام آوا و اسکها علوک یاکو آوا و خوارنش بوی میلیونک کس دابین دکر جالی گروپین چکدار و تیبرین. رودی حسن کردستان 24. بایرن میوشن بوجارا شوشه دمجوی دا دبیتا پالاوان چامپیونز لیگه کاپتن عالیه هفکار من کاروان هاوزده تر دزانه آشی لبر دم باش باید میشش به جارا ششمین در دیرو که دولت پشتی 7 سالان نازناو چامپیونز لیگ بدست خستن لپشت ویچنده در فاینال به گل که به برانبر نمبر پاریس سان ژرمان به سرکت اف تیم فرانسوی جیم لبدست خستن که به نازناو و پالوان تی بهش کردن بایر مونشن به ویچنده هیچ یاری که راستی شکست نه به بو پالوان کل 12 سال در تو تیم